ولدي نابيني بيجنم مازال مني الا بهندي بخوالي بحفله دعوتك بي هنگا بیکو بله هاو سرگیری بیکو زاوا امیش دعوت کردم با هنگی و خلکه که جی خلکه می کردستان باکوری زور حزیان لیبو ببینن ادی لهنگه که ما ماشاءالله قربالغیه که زور درز بی 6000 خلک هاده بو باشە لە نێو سوشال میدیا زۆر دەنجیدایەوە کە ڕۆمی هەرچی کوردانی باکووری خستۆتە هەڵپەرچێ و دڵخۆشیەوە چ هەستێکتە بوو لەو کاتا والله بۆ من زۆر خۆشوی من دیت وەختێ خەلکی مەلوێرە چاو پێشوازیەمە کرد چەند قەدرێ من گرت و هەموو یاد دەرگێ ماڵێت خۆکردنەوە بۆ من نەهێلا بچمە و تێل و تشتێەوە گوتە ئەو دەبژیت تو میوانەی مەیادەژێ وتە بەرخێکی سەر و ڕین یعنی ئەوەش محبەت و خۆشەویستیە خەلکی مەمنون ماڵەوەنەوە خەڵک زۆر پێشوازی ئەرێ وەڵڵای پێشوازیەکە یعنی تەوەقعم دا نەبێ ڕاستی گەلک قادرێ مەگەر ئەسەن زۆم چاو قەرە سەر ملێ خۆڕەکەم بۆ خەلکی خۆ باشە ڕۆمی هەرچی هیچ بەرهەمێکی لە ئایندەدا هەیە یان لە نزیکترین کاتدا ئەرێ وەڵڵا بەرهەم حازرکردینە دوسێ بەرهەمێ خۆشم حازرکردنیە ئینشاءڵڵا بەس چونکە من ڕۆژانە لە حەفلەیمە لە داوەتانم بەڕێکە مەجاالی دەوێ بۆ ئەوەی بە درستی ئیش بکەی بە پرۆفشناڵی لە ستۆدیۆی دەبی ئەو دەنگەیەکە لەناو حەفلەی گۆرانی پێ دەڵێ ئەو دەنگە بۆ ستۆدیۆی نابی دەبی سراحەتێکتە هەبیت ئەجاو چەند ڕۆژانە ژێم مەشغوڵم بە هەندێک زۆر دەڵێن ڕۆمی هەرچی مەجالی هیچی نییە والله هیچ ئێستاش وەیە ولدی نابینی بێژنم مەجالم نییە لە بە هەندێ بەخوالی بە حەفلە ئەوە